منو پیاوەکەم بڕیارماندا ئەم مەشروع بکەین بەیەکەوە لە دوایەوەی کە تعیینات نەبوو کە کار نەبوو بەتەمە بەیەکەوە یعنی اتفاقمان کرد کە مەشروعێکی عائلی بکەینەوە. مەشروعەکەمان ئەنتیکا کافەیە قاوە و چای و لەبلەبی و باقلە و زوڕات و ناوکەوە ئەو شتانەی لێیە. طبعاً زۆر مهمە لە خانەقینش بزانم مەشروعی وا نەبوو کە ئێمە بەیەکەوە ئیشەمان کرد یەکەم دوو کەس بووین با بڵێن یەکەم ژنومێر بووین بەیەکەوە ئەو مەشروعەمان کردەوە. يا حبيبي يا حبيبي خەڵکەکە کە بینن ئێمە کە ژن و پیاوێکی لێرە ئیشەکەین ئەوان زیاتر سخەیان ئەبێ و زیاتر پێیان خۆشە بێ و یعنی شوێنەکە زیاتر کە عائلیە بێ زیاتر لەوەیە کە شەباب بێ. وەڵاهی مەوسمی خۆی بێ حەمدەلله باشە ئەمان باتە ڕێوە با بڵێن لە هاوین لە بەهار لەم ماوەیە خەڵک دەرەچێ خەڵک دێ بەسە زستان لە بەرەوەی دنیا ساردە و ئێرە نزیک ئاوە ئەو کەس نایە بۆ ئێرە. ئەو کاتانی کە داشی ئەخین بەڕاستی خەڵکەکە گلەیەکەن زۆر بۆ دایەخەن زۆر خەڵک دێن پێ ماڵێن بۆ دایەخەن بۆ نین بۆ دیار نین ئیتر کات وایە ساردەیە بارانە ناتوانین ئیش بکەین. أي مشروع بلا 4 سال دەست کردنی پێ من خۆم و خێزانم ئەیشینە ئیسە حال حاضری ئیمە خۆمان خزمەتی کرد من لە پاکی و لە هین کارەکەمان ئەوەسە لە دیواران تێ من تا سعات 12 شۆلێ لە مینی من بەس بۆ خێزان و عایلەی خانەکەین شەبابمان نییە شەبابمان دایناوە ئەگەرش بات بەستێت ئەوەنە قەحوەکە بەد و چدە و فرەی وەختەکان بەس عوائل تێدەرە لامان چونکە لە خانەکەین هیچ متەنەفەسی نێری بنەرە عوائل لێ زیاتر خەڵ خانەکەینم جا فرە حەسکە دەرچوون بالأخص لەقەی هین ئەو ئەڵوان ئەیشینە فرە جیاوازە لە شینەکانتر ناو خانەکەین ئەوە سەدی کەمە خەریکە ها دووبارە هەم تێدە ڕۆح هاتێزێک ینی خێزانت کە وەل پیاوەگەی بوسێت فرە مهمیگە و یەک پشتبەسانەی دیگەوە من احتیباری کەم